لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لەبێ خۆشحاڵم ئەم ئێوارێش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ئایا ئەمریکا لە عێراق دەکشێتەوە؟ ئەمە ئەو پرسیارەیە کە چەند ڕۆژێکەوە بەتایبەت لە دوای بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ چوونە دەرەوەی هێزە بیانیەکان لە ناویشاندا ئەمریکا زۆرترین بابەتە کە گفتوگۆی لێ دەکرێت. هەرچەندە شەوی ڕابردوو با ڕسمی وەزیری بەرگری ئەمریکا ئاماژەی بۆدا کەوان هیچ پلانێکیان نییە بۆ کشانەوە لە عێراقدا. لە هەمان کاتدا وەزیری بەرگری بریتانیام ئێوارەیە ئاماژەی بۆ داوە کە ئەوان ڕێز لە ڕای عێراقیەکان دەگرن هەر کاتێک بیان هەوێت ئەوان عێراق بەجێ دێڵن. لەم کەین و بەینەدا بابەتی کشانەوەی هێزەکانی ئەمریکا بێگومان بۆ هەرێمی کوردستانیش دروستە و قسەی لەسەر دەکرێت. ئەوەی کە تا ئێستا قسەی نییە لەسەر ئەم پرسە بەڕسمی سونە و کووردە لە عێراقدا. لە عێراقدا کورد هەرێمێکی هەیە، هەرێمی کوردستان. ئەمان لێرە لە کوردستانەوە دەبێت ئەنجومەنی وەزیران یاخود سێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستان ئەمان بڕیار بدەن لەوەی ئایا ئەمریکا ئەکشێتەوە یان نا، یاخود بەرچاوڕوونی کورد چی ئەبێ لەم دۆخەی کە لە عێراقدا دروست دەبێت. هەر بۆ ئەمەش چاڕوان دەکرێت بەم نزیکانە سێ سەرۆکایەتێکی هەرێم یاخود کۆبنەوەیەکی ئەنجومەنی وەزیران ڕێک بخرێت بۆ ئەو بابەتە. بە هەر حاڵ لە گەرما و گەرمێم ئێوارەدا گفتوگۆ دەکەین لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا و ئایندەی عێراق. لە ستۆدیۆ بەڕێز بورهان شێخڕەو وەکو چاودێری سیاسی لەگەڵمدایە، هەروەها لە هەولێریشەوە بەڕێز کار و خۆشناو سەرۆکی ئینستیتوی توێژینەوەی ئەمریکی کوردی لەگەڵمدایە. بەخێر بێن بۆ گەرما و گەرم. بەڕێز کارۆخلای جەنابتەوە دەست پێ دەکەم. لە بەرنامەی سیاسی ئەمریکادا هەیە کە ئەگەر وڵاتێک لە دیکتاتۆر ڕزگار بکات لە وڵاتە بکشێتەوە، بەتایبەت کە ئەو وڵاتە جێی بایەخێکی استراتیژی و سیاسی بێت بۆ ئەمریکا و لە هەمان کاتیشدا وڵاتێکی ناسەقام گیر بێت وەکو عێراق. سڵاو لە بەڕێزت کاک یوسف و سڵاو لە هاوڕێی بەڕێز و خۆشەویستم کاک بورهان شێخڕەوف و بینەرانی بەڕێزی گەلی کوردستان. دیارە ئەمریکا هەر کاتێک چوو بێتە وڵاتێکەوە لە دوای شەڕی جیهانی دووەمەوە بە هیچ شێوەیەک نەکشاوەتەوە. ئەگەر لە ڕووی سەربازیشەوە کشابێتەوە لە ڕێی کەناڵی ترەوە چۆتەوە ئەم وڵاتە. بۆیە وڵاتێکی وەکو عێراق کە دوای ئەوەی کە ئیدارەی ئەمریکی لە سەردەمی جۆرج بۆشی کووردا بڕیار دەدا بێتە عێراق کە سەرچاوەیەکی گرنگی وزەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە دڵنیاییەوە ئێستا لە بەرنامەیدا نییە بکشێتەوە، چونکە ئەمریکا خوێنی بۆ عێراق ڕشتووە و 5,000 سەربازی کوژراوە و نزیکەی 3 تریلیۆن دۆلاری لێسەرف کردووە. بۆیە ئەگەر پێکهاتەیەکیش لە پێکهاتەکانی عێراق کە تەنها شیعە داوای کردووە ئەمریکا بکشێتەوە، بە دڵنیاییەوە ئەمریکا ناکشێتەوە، چونکە ئەمریکا بە پرسی شیعە نەهاتۆتە عێراق تاوەکو بە پرسی شیعەش بکشێتەوە. بەڵام ئەگەر بڕیارەکە بە شێوەیەکی تەوافقی بوو وایە و پێکهاتەی کورد و سونەش بڕیارەکەیان پسند بواە یاخود بە ئیجماع بڕیارەکە دەرکرابان لە پەرلەمانی عێراق، ئەو کاتە حکوومەت مولزەم دەبوو کە جێبەجێ بکە. بەڵام ئەم بڕیارە خۆی لە خۆیدا کۆمەڵێک ئیشکالیاتی قانونیشی هەیە، چونکە هەم بڕیارەکە بەڕاستی لە کاتوساتێکا دەرەچێت کە تەنها شیعە وجودیان هەیە لە ناو هۆڵی پەرلەمان و هەم حکوومەتێکیش ئێستا لە ئارادایە کە حکوومەتێکی کاربڕێکەرە. ئایا قووەتی قانونی هەیە ئەم حکوومەتە بۆی بڕیارێکی لەم شێوەیە بخاتە بواری جێبەجێکردنەوە و لەگەڵ حکوومەتی ئەمریکا بکەوێتە دانوستان؟ ئەگەر حکوومەتێکی بەهێزیش هەبێ ئەمە پێویستی بە ساڵێکە لە دوای ئاگدارکردنەوەی لایانی بەرامبەر کە ئەمریکا یاخود هاوپەیمانانن هەتاوەکو ئەوان بچنە دەرەوە. بۆیە ئەم بڕیارە پێم وایە تەنها لە ژێر فشاری ئێراندا بووە و بۆ ساڕێژکردنی برینی شەقامی شیعە بووە دوای کوژرانی قاسم سلەیمانی و بوو مەهدی مهندس، و ئەم بڕیارە دیراسەکراو نەبووە، بەڵکو بڕیارێکی بە پەلەپەل بووە و دیار بوو کە لە ماوەی کەمتر لە کاتژمێرێکە بڕیارەکە دەرچوو لە پەرلەمان و بێ ئەوەی کە دیراسەیەکی قۆڵی بکرێت، چونکە ئەمە لێکەوتەی ئابووری و سیاسی و سەربازی و لێکەوتەی ئاسایشی و ئەمنیشی لێ دەبێتەوە بۆ عێراق، چونکە کە ئەمریکا بکشێتەوە فەراغێکی ئەمنی دروستە بێ. هەمان هەڵەی ئۆباما دووبارە کرێتەوە کە دوای ئۆباما دوای ئەوەی ڕێکەوتنی سۆفا مۆرکرا و عێراق لە ئەمریکا لە 2011 لە عێراق چۆ دەرەوە فراغێکی ئەمنی دروست بوو، داعش دروست بوو. ئێستاش
عراق لە دۆخێکی ئالۆزدایە و کۆمەڵێک هێز هەن لە دەرەوەی چەتری قانون یاخود لە دەرەوەی چوارچێوەی سوپای عراقن کە میلیشیان وەکو حەشدی شعبی وەکو کۆمەڵێک هێزی تر کە بەڕاستی لە ژێر فشاری لە ژێر هەژمونی ئێراندان ئەمە وا دەکات کە ئەمریکاگە دەست لە عراق هەڵبگرێ و عراق دەبێتە جەنگەڵستان و ڕوبەڕووی لەوانەیە شەڕی ناوخۆی شیعە سونە ببێتەوە بۆیە لەم کاتەدا ئەم بڕیارە تەنها لە ژێر فشاری ئێراندا بەڕێز کارۆخ شەقامی شیعە بووە ڕاستە ناچێت بەڵێ ڕاستە ئەم بڕیارەی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە دوای ئەو ڕووداوی کە باست کرد ڕوویدا بەڵام لە دوای کۆتایی هاتنی داعش پرسی کشانەوەی ئەمریکا و بکردنی بە پرۆژە یاسایەک لە عێراقدا بابەتێکی زیندوو بووە. ڕاستە بەڵام ئەمە نەبووتە پرۆژە یاسا چکە پرۆژە یاسا ئیجراعاتی خۆی هەیە بڵێن ئەمە تەنها بڕیارێکە نەبووتە یاسا و یاسا خۆتان دەزانن پێویستە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێەوە خوێندنەوەی دومی بۆ بکرێت اینجا بخرێتە دەنگدانەوە ئەمە تەنها کۆبوونەوەی گروپی شیعە یاخود کوتلەی شیعە و پێکاتەی شیعە بوو لە پەرلەمانی بەغدا ئەویش لە ژێر فشاری ئێران و وەکو بڵێ بە شێوەیەک بڕیارەکە دەرچوو کە هیچ دیراسەیەکی قۆڵی بۆ نەکرابوو بەڵکو تەنها بڕیارێکی سەرپێیی و هەر کاتێک زانیان کە توانیان نیسابی قانونی تەواو بکەن لە پەرلەمان یەکسەر بڕیارەکە دەنجی لەسەر درا و بە ئیجماعی ئەو 170 ئەندامەی کە ئامادە بوون دەرکرا و سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر عادل عەبدولمەهدی ملزم کرا کە بڕیارەکە جێبەجێ بکە بەڵام هەر ئەمڕۆ بینیمان کە لێکەوتەی ئابووری بە نمونە نرخی دۆلار بەرامبەر بە دینار چەند بەرز بۆیەوە یعنی ئێستا ئەگەر بەڕاستی ئەمریکا لە عراق بکشێتەوە ئەوە عراق ڕوبەڕووی داهاتوویەکی تاریک دەبێتەوە بەرە و تونێ دوای باس لە لێکەوتەکانی یەکەین بۆیە زۆر بڕیارەکە پێویستی بە دیراسی زیاترە. زۆر باشە بەڕێز بورهان شێخ ڕەوف چاڕوان دەکرێت بۆ هەمان پرزواتە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عراق لە هەرێمی کوردستان بەجیا ئەم بابەتە تاوتوێ بکرێ هەرچەندە بابەتێکی ڕسمی نیە بەڵام چاڕوان دەکرێت بۆ ئەم بابەتی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عراق ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆ بێتەوە یاخود سێ سەرۆکایەتەکە لە هەرێمی کوردستان کۆ ببنەوە. پرسیارەکە ئەوەیە هەرێمی کوردستان جیاواز لە عراق دەڕوانێتە ئەو بابەتە یاخود هاوڕایە لەگەڵ پرسی کشانەوەی هێزە بیانەکان لە عراقدا. بڵێ سەڵاو لە بینەرانی خۆشەویست سەڵاو لە هاوڕێی بەڕێزم خۆشحاڵم لەگەڵ کاک دکتۆر کارۆخدا گەنگەشەی بابەتێکی وا گرنگ و هەستیار دەکەین. بێگومان هەرێمی کوردستان لە گوێرەی دەستوری عێراق بەشێکە لە هەرێمێکی فیدراڵیە لە چوارچێوەی حکوومەت و دەوڵەتی عێراقدا تا ئێستاش. ئەم بابەتانەش هێنانی هێز و معاهدات و دیفاع و سەروەری عێراق بەشی زۆری بە گوێرەی دەستوری عێراق لە دەسەڵاتەکانی حکوومەتی ناوەندی عێراقە لە ڕووی یاسایی و قانونیەوە. بەڵام ئەگەر لە ڕووی سیاسیەوە سەیری بکەین هەگووە دیقەت لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بدەین وەک کاک دکتۆر کاروخیش ئاماژەی پێکرد بەشێک لە پێکهاتەیەکی عێراق ئامادەی کۆبوونەوەکە بوون. ئیجماعێکی نیشتیمانی نەبوو لەسەر ئەم کۆبوونەوە. ئەم کۆبوونەوە زەمینەسازی بۆ نەکرابوو، کۆدەنگی بۆ نەکرابوو، لە بارودۆخێکی ئارامدا نەکرابوو. ئەم کۆبوونەوەک و کاردانەوەیەک بوو بەرامبەر ڕووداوەکانی چەند ڕۆژی پێشووی بەغدا و ڕۆژەکانی پێشووتر و لێدانەکانی ئەمریکا هێزەکانی حەشدی شەعبی و ئەمە کاریگەری وڵاتانی دەرودراوسەی پێوە دیار بوو و ئەمە بابەتێکی ئاوا گرنگ کشانەوەی هێزی بیانی دەڵێن هێزی بیانی نەکە هێزی ئەمریکا هێزی تورکیاش لە عێراقدا هەیە هێزی تریش لە عێراقدا هەیە هێزەکانی هاوپەیمانان لە ئەمریکادان ئەوان لە ئاماژە لە بڕیارەکەدا بە دیاریکراوی باسی هێزی ئەمریکا دەکەن لە بابەتێکی ئاوا گرنگی چارەنووسسازدا کە ئەو تەبعات و لێکەوتانەی کە باس کرا و باسەکراوانەی سەرۆکی ئەمریکا ترمپ لە تویتەکانە باسی کرد ئەمە کارەساتێکی گەورەیە بە نیسبەت عێراقەوە ئەگەر بڕیارێکی وا بدرێەوە پێکهاتەیەکی عێراق بچێتە ژێر ئۆباڵی مێژووی ئەو کارەساتەی کە لە ئاکامی ئەم بڕیارە سەرپێی و نامەدروست و نامەوزون و نابابەتیەوە بەسەر عێراقدا بێت بابەتێکی ئاوا گرنگ دەبێت کۆدەنگیەکی نیشتیمانی بۆ ئامادە بکرێت ئێمە بینیمان فراکسیۆنەکانی کورد سونە بەشێک لە شیعەکانیش و باز فراکسیۆنەکەی حەیدەر عەباتیش لەوێ ئامادە نەبوون یعنی ئەمە کۆدەنگیەکی نیشتیمانی لەسەر نیە ئەمە بابەتێکی زۆر گرنگە تەنانەت ئەگەر بەڕای من ئەگەر بکرێ ئەمە ئەبێ بخرێتە ڕیفراندۆم و ئیستیفتای شعبی لەسەر بکرێ ئایا
ئایا هێزەکانی ئەمریکا کا لە عێراق بگەڕێنەوەیان بکشێنەوەیان ئەگەر بابەتە بێنی بۆ هەرێمی کوردستان ینی لە هەرێمی کوردستان بە جیاواز باس لەم بابەتی کشانە هێزەکانی بیانی ئەکرێ یاخود هاوڕە ئەبێ لەگەڵ حکوومەتی من ئاماژەم بۆ کوتمە لە اختصاصی حکوومەتی ناوەند و دامودەستگاکانی فیدراالیە لە عێراقدا معاهدات و ئەمانە بەڵام خۆی ئامادە نەبوونی فراکسیۆنە کوردستانیەکان یعنی هاوڕانەبوون و موافقبوونی کورد نییە لەسەر ئەم بڕیارە بە گونجاو نازانێت لەم کاتەدا داکە تۆ بژاردەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق و هێزەکانی هاوپەیمانان کە تا ئەم دەقەشی پێوە بێ ئێستا بینیمان کە هەموو کۆمەکەکانیان وەستان هەموو هێزەکانی بەریتانیا ئەڵمانیا ئیتالیا دانیمارکوێ کە لە هاوپەیمانی نێودەوڵەتیان ڕاوێژکارەکانیان کشانەوە ڕاهێنانەکانیان وەستان بە هێزەکانی سوپای عێراق ئێمە دەبینین هێزەکانی داعش چەتەکانی داعش تیرۆریستەکانی داعش تا ئەم لەحزەشی پێوە بێت جموجۆڵی زۆریان لە ناو خاکی عێراقدایە لە مەترسیانەیە لە کەرکووک لە دیالە لە مووسڵ لە خۆرئاوای عێراقن تۆ کە بژاردێکی ئەبێ ئەڵتەرنەتیف هەبێ بۆ ئەوە عێراق ساحە و گۆڕپەرناتیڤ و بریارە بێت چی بێت لای عێراقیەکان هیچ ئەڵتەرناتیفێکیان نییە کە ئەوە بژاردەیەکیان خستۆتە ڕووە و داوای کشانەوە ئێو هێزان دەکەن و خۆ نەخۆشیان توانای ئەوەیان هەیە پارێزگاری لە عێراق بکەن لە ئاوا بارودۆخێکداوە تەبعەتەکانی زۆر خورس دەبێەوە ئەوەشی یعنی خۆشبەختانە ئەوەی کە ئەو پروپاگەندانی شەوی ڕابردوو بڵاو کراوە کە هێزەکانی ئەمریکا دەکشێنەوە دەرکەوت مایکەسپەر وەزیری بارگی ئەمریکا وتی ئەسڵ و ئەساسی لێو کتابەشی کە بڵاو کراوە کتابێکە تێگەن ئیمزا نەکراوە و مۆریشی پێوە نیە عنی شتێکە دەستەکرێتە میدیاکانە عنیەوە ئەمریکا لە وڵاتێکدا کە پەیوەندی ئەم ناوچە بە ئەمن و ئاسایشی ناوچەکەەوە بە کەنداوی عەرەبی کە ئەم منتیقە هەمومان دەزانین ناوچەیەکی گرنگە سەرچاوی وزەیە سنتەری ململانیەکانی جیهانە بەرژەوەندی گەورەی دنیا لێرەیە عنی باوەڕ ناکەم ئەوە لە 6 ساڵی ڕابردووە بە هاوپەیمانەتێکی گەورەی نێودەوڵەتی کار و چالاکی زۆریان کردو تا داعشیان وە دەرنا پایتەختەکانی داعشیان لە ڕەقە و لە مووسڵ ڕزگار کرد ئێستا بێنجارێکی تر لەسەر داخوازی چەند پەرلەمانتارێکی وابستە بە وڵاتان و هەندێک هێزی میلیشیایی بن عێراق جارێکی تر مامۆستا بورهان ئەگەر کورد نەچێتە ژێر بڕیارێکی لەو جۆرە چی ڕوئەدات کورد زەبری زۆری خواردۆ بەدەست سوپای عراقیشەوە ئەگەر نەچێتە ژێر بڕیارێکی لەو جۆرە کە هێزەکانی بیانی کاتە دەرەوە چی ڕوئەدا بێگومان ئەوە ئێستا بارودۆخەکە زۆر بە بەغەموزی و لێڵ ماوەتەوە کورد و سونە بەشداریان نەکردووەوە دەکرێت ئەمە کاردانەوەی بێت دەبێت ئەمە حکوومەتی هەرێم ئێستا ڕێگەی بەغدا گەروا بێ کە حکوومەت پەرلەمانی عێراق ئەو حەقە بەخۆی بدا و تەنانەت سەرۆکی پەرلەمانەکەش ئێمە ئەو ڤیددیوانەی کە دواتر بڵاو کردەوە ئەویش هاوڕا و هاودەنگ نییە لەسەر ئەم بڕیارەوە ئەوەی کە ئەڵێ ئیعلامەکان لابن و با کەس نەبینی ئەو بە ئاشکرا ئەڵێ مەترسی گەورەی هەیە بۆ سەر عێراقی ئەم بڕیارە ئەکانڵی ئێوە براگەورن ئاگاتان دەبێ ئەوە براگەورێتی کاتەکانی تری عێراقن فەقیری بە مجاملەیەکیانەکە کە بیر بکەنەوە ئەمە پێویست ئەمە قەراری سەرپێوی و بنامە دروست عێراق نابرێ بەڕێوە عێراق تا لە بەڵای داعش نەجاتی بوو کە 100 میلیارد دلار زیان بەر عێراق کەوتەوە بە 100 میلیارد تریش بنیاد نانجێتەوە شارێکی مووسڵەوە وەک جاران یە نەکەێتەوە ناکرێت ئێستا عێراق بکرێتە سەر تاریکێکی ئاوە لەبەرەوە لە هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد لەم کاتەدا پێویستە لە کەناڵی تر بدۆزنەوە بۆ پەیوەندیکردن لەگەڵ هاوپەیمانانە لەگەڵ ئەمریکادا لەگەڵ وڵاتە ئیقلیمیەکاندا کە علاقات و پەیوەندی توندیانە یعنی ئەم موقیفەتی بگەن ئەم ڕای کورد دەبێ ینی بابەتە ناوخۆیەکان لەبەر چاو نەگرێ ینی بۆ نمونە کەناڵی پەیوەندی لەگەڵ عراقیەکانە دروستکە خو لەگەڵ دەرەوەی عراقیەکانە ئەوەی کە ئێستا باژی عراقیەکانەوە و باژی ئێدن ئەوەیە کە سونە و بەتایبەت شیعەکان کەناڵەکانیان بیانیە کەناڵەکانیان ناوخۆی و عراقی نییە بۆ پەیوەندی بەڵێ بێگومان کورد نەکرد لەگەڵ درەوە دەبێت ئەم ترسنا ئەم مەترسیانە بە شیعەکانیش تێبگەێنێ بە سونەکانیش تێبگەێنێ کاکە مەترسی ئەمە زۆر گەورەیە ئەمە دیارە و ڕون و ئاشکرایە لە ئاوا حاڵەتێکدا چی بەسەر عێراقدا دێت چی لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئەمن و ئیستیقرارەوە لەسەر ڕووی ئابووریەوە لەسەر ئایندەی مانەوەی عێراق وەک وڵاتێکی یەکگرت و سربەخۆ دەکەوێتە مەترسیەوە کە ئاوا بژاردەیەکی و بکەیت و ئەڵتەرنەتیڤی نەبێ سوپایەکی نیشتیمانی نەبێ بتوانێت عێراق بپارێزێ بتوانێت سەروەری عێراق بپارێزێ سەر ئاسمانی عێراق ئێستا ئێمە هێزەکانی ئەمریکا هاتوون بە بەلاش سەروەری ئاسمانی عێراق حیمایە دەکەن کە لە دوێنەوە وەستانیان و ڕاوێژکارەکانیان بکشێنەوەڵی نزیکەی ینی لە 100 سیستەمی عێراق بەرگری عێراق دێتە خوارە ینی ئێمە مەترسیەکی زۆر گەورەیە دەبێت کورد ئەم مەترسیانە لەگەڵ شیعەکانە لەگەڵ ئەوانەی کەوا میان ڕەوترن ئەوانەی کەوا وابەستەی دەرەوە نین ئەوانەی کەوا بەرژەوەندی عێراقیان گەلەکەیان لا مەبەستە ئەوانەی کە بەرژەوەندی عێراق دەخەنە سەروی بەرژەوەندی وڵاتی دراوسەکانەوە بە سۆزی تائیفی کار
کار ناکەن سونەکان ئەبێ ئەمە ترسیە لە یەک بدەنەوە بە جدی وەریگرنەمە کاری ئەوە نییە ئەمڕۆ عێراق وڵاتێکە سەفینەیەکە هەمومان تیایداینەوە نییە گەر هەر بە تەنیا شیعەکان زۆر باشە قیادی بکەن و بەرەو کەناری ئەمە ئارەبی زۆر باشە بەڕێز کاروخ لە دید و تێڕوانینی ئەمریکادا هەرێمی کوردستان لە عێراق جیا دەکرێتەوە لە بڕیارێکی لەو جۆرەدا بە نمونە هەمان پرسیارکە لە بەڕێز بورهانم کرد ئەگەر کورد لە هەرێمی کوردستان لە شەوە فەرمیەکەیدا چ لەسەر ئاستی حکوومەت بە یاخود سێسەرۆکاتیەکە نەچوە ژێر بڕیارێکی لەو جۆرەوە ئەمریکا چۆن مامەڵەیەک لەگەڵ هەرێمی کوردستاندا دەکا ئەو کاتە بەڵێ دیارە ئەمریکا ئەگەر بیاوێ کە لە عراق بکشێتەوە هێزەکانی بەرەو کوردستان بێنێ ئەوە دەبێت گرنتیەک بداتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەرێمی کوردستان پارێزراو بێت چونکە ئەو هەرێمی کوردستان دەبێتە بەشێک لە سەنگەری ڕۆژئاوا و دەبێتە بەشێک لە سەنگەری ئەمریکا گرنتی ئەوەی کە عراق بخرێتە ژێر بەندی حوت و عراق سەروەری نەمێنێ اینجا ئەمریکا دەتوانێت لە بەشێک لە پارچەیەک لە پارچەکانی عراق بێنێتەوە چونکە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان بەشێکە لە عراق و ئەگەر ئەمریکا بیاوێ لە عراق دەرنەچێ دەبێ عراق بخاتەوە ژێربەندی حوت ئەوە ئەگەر بیاوێ لە عراق دەرچێ ئەو کاتە دەبێت عراق دابش بکە وەکو ئەو پرۆژەی کە جۆ بایدن لە ساڵی 91 خستیە ڕوو عراق دەبێت بکاتە سێ پارچە و پارچەیەک بۆ کورد و پارچەیەک بۆ شیعە و پارچەیەک بۆ سونەوە دیارە کە تەمەنی عراق تەمەنی لە دوای ساڵی 1920ەوە عراق ئیسراحەتی لە خۆی نەکردووە چونکە بە زۆرم لێ ئەم پێکاتانە بەیەکەوە لە وڵاتێکا کۆکراونەتەوە و ئەگەر ئەمریکا ئێستا لەو حاڵەتەیە بێوێ کورد بە تەواوی بچێتە سەنگەری ئەمریکا کە ئەوە تەوان بۆ کورد زەرەرە نابێ بە ئاشکرا ئێستا ململانێکی زۆر توندی قوڵ هەیە لە نێوان برین ئێران و لە نێوان ئەمریکا و ململانەکە گەیشتوتە بەکارهێنانی هێزی سەربازی بۆیە بەڕای من بۆ هەرێمی کوردستان عقلانی ترین بژاردە ئەوەیە کە هەرێمی کوردستان باڵانس ڕابگرێ هاوسەنگ ڕابگرێ لە نێوان بڵێن لە نێوان سەنگەری ئێران و سەنگەری ئەمریکادا لەو نێوەندەدا باڵانس ڕابگرێ نەچێتە هیچ بەرەیەکەوە چونکە توانای هەرێمی کوردستان توانێت لە نێوان کە بچێتە بەرەی ئەمریکا لە نێوان ئەو دوو هێزەدا گەمەی سیاسی بکە یاخود باڵانسی هێز ڕابگرێ یعنی هەرێمی کوردستان و نفوزە سیاسیە ئەو پێگە بە هێزە هەیە بتوانێم کارە بکات هەرێمی کوردستان تاوەکو ئێستا توانیوێتی تا ڕادەیەکی باش هاوسەنجی و باڵانس ڕابگرێت لە نێوان ئێران و لە نێوان ئەمریکا و دیارە کە علاقەیەکی باشی پێشکەوتوی دیبلۆماسی هەیە لەگەڵ ئەمریکا و هەروەها علاقەیەکی پێشکەوتوی دیبلۆماسیشی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە وەکو بە حکمی جوگرافیا وەکو هاوسەیەکی هەمیشەیی بۆیە ئەم پەیوەندیە کە تاوەکو ئێستا بەردەوام بووە پێم وایە پێویستە بەردەوام بێ و پێویستە هەرێمی کوردستان هێڵی سێم هەربژێرێ نە هێڵی ئێران نە هەڵی ئەمریکا بەڵکو هێڵی سێم لەو نێوەندەدا تاوەکو پارێزراو بێ و ئەگەر ناچاریش کرا هیچ بژاردەیەک بۆ هەرێمی کوردستان نەمایەوە و ناچار بکرێت کە لایەکیان هەڵبژێرێ ئەو کاتە دەبێت گرنتی وەربگرێت لە ئەمریکا بۆ ئەوەی بە تەواوی بچێتە سەنگەری ئەمریکا چونکە دیارە ئەمریکا بنکەی سەربازی لە هەرێمی لەم عێراقەیە و بەتایبەت لە هەرێمی کوردستانی سەربازی هەیە سەنگەری ئێران هەڵبژێرێت چی ڕوئەدا بڵێن لە کەرکووکەوە کە دەستی پێکرد بەڵێ بەڕێز کارۆگەر تاوان بۆ کورد قورسە سەنگەری ئێران هەڵبژێرێ فەرم چونکە مانەوەی کورد لە ساڵی 91ەوە لە یاسای دژەفڕینەوە لە ژێر دەتوانم بڵێم لە ژێر چاودێری ڕاستە و خۆی ئەمریکادا بوو هەرێمی کوردستان ئەمریکا پاراستویەتی و ئەمریکا چاوی لەسەر هەرێمی کوردستان بووە بۆیە ئەگەر بچێتە بەرەی ئێرانەوە ئەو ئۆتۆماتیکی هەرێمی کوردستان ئەگەری هەڵۆشانەوە یاخود ئەگەری لە ناوچوونی زیاترە بەڵێ کورد دەچێتە سەنگەری ئەمریکا بەتایبەت کە لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆمەوە کورد باجی زۆری ئەوەیدا کە ئەمریکا پشتیوانی لە کورد نەکردبێت لە ڕیفراندۆمدا خۆی لە حقیقەتێک هێز گرنگە ئێمە ڕوون بێ بۆ ئێمە و بۆ بینەرانی بەڕێز کە ئەمریکا هەمیشە بە پێودانجی بەرژەوەندەکانی خۆی مامەڵە دەکا و هیچ کاتێک لە بەرخاتری هیچ میلەتێک یاخود لە بەرخاتری هیچ دۆزێک کە ئەگەر ڕەواژ بێ ئەمریکا بەرژەوەندەکانی خۆی پێشێل ناکە بۆیە ئەمریکا لە بەرخاتری ئێمە لێرە نییە
و لە بەرخاتری کوردیش شتێک ناکا کە لە بەرژەوەندی خۆی نەبێت بۆیە ئەوەی گرنگە بۆ کوردیش پێویستە بەرژەوەندی خۆی لە بەرچاو بێ و هەمیشە بەرژەوەندەکانی خۆی هاوتەریب و پارالێل کا لەگە بەرژەوەندەکانی ئەمریکا بۆ ئەوەی کە کاتێک ئەمریکا بەرژەوەندەکانی خۆی دەپارێزێ لە چوارچێوەیەشدا کوردیش پارێزراو بێ. اینجا ئەگەر بە تەواوی کورد بچێتە بەرەی ئەمریکا ئەوە پێویستە گرنتیەکی نووسراو بە شێوەیەکی یاسایی لەگەڵ ئەمریکا مۆر بکات نەک بە شێوەیەکی شەفەهی بۆ ئەوەی کە وەک هاوشەوەی ئیسرائیل کە ئێستا ئیسرائیلیش دەورە دراوە بە دوژمن بەڵام وڵاتێکی پارێزراوە و هەر لەم ساڵدا بە ملیۆن سەردانیکەری هەبووە ینی هەرێمی کوردستانیش دەتوانم بڵێم ئەگەر بە تەواوی ڕێکەوتنێکی نووسراوی یاسایی هەبێت لە نێوان ئەمریکا و ئێران ئەوە ئەمریکا هەمیشە ڕێزی لە واژووی خۆی گرتووە هەمیشە ڕێزی لە ڕێکەوتنەکانی خۆی گرتووە لەگەر بەڵام ئێمە کێشەکە ئەوە بۆ هەرێمی کوردستان یاخود ڕۆژاوە ڕێکەوتنێکی سیاسی مۆرکرا و واژووکراومان نەبووە لەگەڵ ئەمریکا بەڵکو تەنها ڕێکەوتنێکی کاتی سەربازیمان هەبووە لە ڕۆژاوە و لە باشووریش کە دیارە ڕێکەوتنە سەربازیەکە بۆ تێکشکاندی داعش بوو و لە مقابلی ئەوە ئەمریکا 365 میلیۆن دلاری تاوکە ئێستاش بەردەوامە دەیدا وەزارەتی پێشمەرگە و بە هەمان شێوە مەبلەغێکی تر بۆ ڕۆژاواش دەستەبەرکرا بەڵام ئەمە ڕێکەوتنێکی سەربازی بوو پێویستە هەرێمی کوردستان هەوڵدا ڕێکەوتنی سەربازی لەگەڵ ئەمریکا بگۆڕێ بۆ ڕێکەوتنێکی سیاسی و زمانی مانەوەی لە ئەمریکا وەربگرێەوە دەبێت بەگرنتی هەرێمی کوردستان بچێتە پاڵ ئەمریکا تاوەکو پارێزراو بێت تاوەکو هەڕەشەی لەسەر نەبێت چونکە ئێمە بە حکمی جوگرافیا ئێرانێکمان هەیە کە سنوورێکی دوور درێژمان لەگەڵ هەیە و هاوسەی هەمیشەیە بۆیە ئەگەر هیوادارم هەرێمی کوردستان نەگاتە ئەو ڕادەیە کە بژاردەیەک هەڵبژێت لە نێوان ئێران و ئەمریکا چونکە بەڕاستی ئێمە ئەمریکا هەتا لێرە نابێ بەڵام ئێران هەتا هاوسێمانە بۆیە پێم باشە ینی وا بۆچوونی من وایە کە هەمیشە باڵانس ڕابگرێ و هەردوو لایەن بڵین ئەمریکا و ئێران هەردوو گرنگن بۆ هەرێمی کوردستان و لەگەڵ هەردووچیانە بە شێوەیەکی دیبلۆماسی مامەڵە بکە بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر هیچ بژاردێک بۆ هەرێمی کوردستان نەمایەوە کە پێم وایە بە گرنتی وەرگرتن ئاساییە بچێتە پاڵ ئەمریکاش. زۆر باشە ئەوەی دەبینێت لە بارودۆخی سیاسی عێراقدا هەر کات دۆخێکی دژواری سیاسی نامۆ ڕووخا و هەرەسێنراو لە عێراقدا دروست دەبێت کورد و بەشێک لە نووسەر و ڕۆشنبیری کوردی بیر لەوە دەکەنەوە کە کورد دەوڵەتی خۆی ڕابگەێنێت ئایا ئەم دۆخەنوێی کە لە عێراقدا دروست بووە کاتی ئەوەیە کە کورد جیابێتەوە دەوڵەت ڕابگەێنێ لە دوای ناوبڕێک شرۆفەی دەکەین لەگەڵماندا بمێنەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە. ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کوڵەتی بەرز و سەردەمیانە. پەلا بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ. ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە. پێکهاتووە لە 3 ژووری نووسن، ژووری میوان و نان خواردن، 2 موشتەمەلات، گەنجینە، مەتباخ، 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان. باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆش کراوە. ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشەکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. جارێکتر سڵاوتان لەبێ بەڕێز بورهان پێش ناوبڕەکە لەگەڵ بەڕێزکار و خەبا هەستمەوە کرد کە کورد باجی ئەوەی داکە لە کاتی ڕیفراندۆمدا ئەمریکا پشتیوانێکی ڕسمی و ڕەوای لێ نەکردووە بەڵام بۆچی هەر بارودۆخێکی دژواری سیاسی لە عێراقدا دروست دەبێت زۆر جار لە کوردستانەوە بیر لە جیابوونەوە و دەوڵەتی سربەخۆ دەکرێت ئەم دۆخێکی ئێستا لە عێراقدا دروست بووە فرسەتە بۆ دەوڵەتی کوردی یاخود جیابوونەوە لە عێراق؟
بەڵێ بێگومان میلەتی کورد و گەلی کورد حەقی خۆیەتی دەوڵەتی خۆی هەبی وەکو هەموو میلەتەکانی تروە لە ڕابردوشدا ئەم مەیلە هەر هەبووە بەڵام ئەوە جوگرافیا و بارودۆخی سیاسی و دەرودراوسیەکان و هاوکێشە ئیقلیمی نێودەوڵەتیەکان بوون کە ڕێگر بوون لەوەی دەوڵەتی کوردی دروست بێەوە ئەوەی کە لە 2007 و ڕێفراندۆمان لەبیرە و کاردانەوەکانی دوای ڕێفراندۆمان لەبیرەوە ئەوە بوو کە ئەمریکا لە پێش هەمویانەوە لەگەڵ ئەوەدا بوو کە ئێمە لەگەڵ عێراقێکی بەهێزداین و هەرێمێکی بەهێز لەناو عێراقێکی بەهێزدا بەڵام بەداخەوە ینی سەرڕای ئەو هەوڵانەی کورد سەرەوەڕای نووسینەوەی دەستوری 2005 و ڕاپرسیکردنی خەڵکی عێراق بە نزیکەی 1970 لەسەری بۆی کەوا لەو فۆرمە تازەدا کە دەستوری عێراق بوو هەرێمێکی فیدرالی ناو عێراقدا بۆ کورد دروست بکرێەوە بتوانێت عێراق بەو شێوە بمێنێتەوە بەڵام بەداخەوە ئەوە شکستی هێناوە ئەمڕۆ کە 2020ەوە 15 ساڵ دوای نووسینەوەی ئەو دەستورەیە دەبینین عێراق لەم قەیران دەرناچێت دە قەیرانی تری بۆ دروستە بێ پێکاتەکانی عێراق نەیانتوانی دەستورەکە جێبەجێ بکەن کەم و کورتی گەورەی تێدا بوو چۆن لە کاتی خۆیدا و لە دوای سایکس بکەش و هەر بەدەر لە ئیرادەی خواستی پێکاتەکانی عێراق دەوڵەتی عێراقیەندا ئێستاش هەموو ئەو هێزانە دەخوازن تا ئەمدا حەزەشی تیابێ بە زۆر ئەم قوارەی عێراق بمێنێتەوە و ئەم سنوورە مقدسانە وەک جارێکی تر وەک خۆی بمێنێتەوە بەڵام ئەمە خواستی وڵاتانە خواستی میلەتان و گەلان و پێکاتەکانی ئەم ناوچە نییە بە کوردیشەوە ئەگەر ئێستا تەماشا بکانی ئەم دۆخی ئێستا هەیە لە عێراقدا فرسەتە بۆی کە دەوڵەت ڕابێنێ ئەوە قسەکانم تاوا بکەم لەسەرەوەی بەڵام ئەوەی کە لەسەر خاک ئەیبینین پێچەوانی خواستی نێودەوڵەتی ئەوەیە پێکاتەکانی عێراق ناتوانن پێکەوە بژین ناتوانن هاوسەنگی ڕابگرن دەستور ئەنووسێ جێبەجێ ناکری و ئینتیقائی سەیری ئەکری ئەوەی مەلبەرژەوەندی پێکاتەی سەردەستە بۆ خۆی جێبەجێ ئەو باقەکەی جێبەجێ ناکە ئەوەی کە لە 80 ساڵی حکومی سونەکانە کردیان و ئیرادەی خۆیان فەرزکرد بەسەر عێراقا و بە مەقابری جەماعی و تەطهیری عێرقی و جینۆساید لەگەڵ کورد و سونەدا کردیان بەداخەوە ئێستا کە شیعەکانیش بوونەتە حکومڕانی عێراق هیچ پندێکیان لە مێژووی عێراق وەرنەگرتووە کە پڕی لە خوێنە جارێکی تر ئەوانی ژیانوێ جارێکی تر هەمان تەجروبەی سونەکان بەسەر عێراقدا جێبەجێ بکەنەوە خۆیان ببنەوە باڵادەستی عێراق و دوانمونیان ئەو دانیشتنی دوێنێ و پێری ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو کە قەرارێکی گرنگ و بڕیارێکی گرنگ ئەدەنکەوە پێکاتەکانی تری عێراق فرامۆش دەکەن و نایان خوێندنەوە لەبەر ئەوە ئەمە زەمینە ساز دەکا بۆی چی بێ عێراق لەت بێ عێراق پێکاتەکانی تری بەدوای پێکێنانی قواری خۆیان دابگەڕێن ینی هیچ بنەمایەک نامێنێتەوە بۆ عێراقێکی یەکگرتو ئەگەر کورد شەریک نەبێت تایدا ئەگەر سونەکان شەریک نەبن تێدا خاوەنی بڕیار لەبن تێدا نەتوانن ناوچەکانی خۆیان ئاوادان بکەنەوە تەطهیری عێرقی بکرێن حکمی میلیشیات بسەپێندێ و میلیشیاتی چەکدار دروست بکرێ لەم قسەدەی دۆخێکی باشە بە کورتی وەڵام بدەرێت دۆخێکی باشە کورد دەوڵەت ڕابگەێنێ یاخود نا جیابێتەوە یان نا ڕیفراندۆم کراوە ینی ئێستا کاتی ئەو جیابوونەوە هەیە پرسە نێو دەوڵەتێکی کە تۆ گومانت لەسەری دانا پشتیوانی ناکات ئەڵێم پرسی نێودەوڵەتی گرنگە بۆی ئێمە بە خۆمان بێدەکەین و لە ریفراندۆمەکەشا دەکراوە خەڵک دەنگی زۆری پێدا بوو بەڵام گرنگە لە ئێستادا یعنی ئەمە پاڵێکی تر ئیندیفاعێکی تر دەدا بەو پرۆسە یعنی ئەمە بێ وڵاتانی تر تێبگەن گەتر ئەم عێراقا هیچ بوارێکی نەماوە بۆ پێکەوە ژیان ینی ئەمە بە ئینشاء و بە دەستور و بە قسەی جوان و بە ئینشا ناکرێمانەوەی عێراق بە وڵاتێکی سەربەخۆ ئەگەر عێراقمانی دەوڵەتی مؤسسات بێ یاساس سەروەر بێ دەستورەکەی جێبەجێ بکرێ پێکاتەکان حەقی خۆیان بێ ئەبێ دەستورەکەی جێبەجێکە بەڵام نەکرا جێشێکی نیشتیمانی پێ نەتوانرا مؤسسەکانی دەوڵەتی فیدرالی لە عێراقدا دروستێ لەبەرەوە ینی ئەمە بوارێکی تر دەڕەخسێنێ بۆ بیرکردنەوە لە جیابوونەوە پێکێنانی دەوڵەتی سەربەخۆ بەڵام ئەمە گرنگە ئەگەر ئەو وڵاتە گەورەکان و وڵاتە بریار بەدەستەکان بگەنە ئەو قەناعەتەوە ئیتر زەمینە ساز بکەنەوە بتوانن لە مەحفەلە دەوڵیەکانە لە نەتەوە یەکگرتوەکانە نەکاری لەسەر بکەن بواری بۆ بڕەخسێنن پشتیوانی ئەم ڕایانە بکەن کە لەناو کووردا هەیە بێگومان سونەکانیش بێزار بوون ئەوانی کە جاران شینیان بۆ یەک پارچەی خاکی عێراق کرد ئەو حەماس و حەماسیان نەماوە بۆ یەکێتی خاکی عێراق چونکە بەداخەوە ئەوەی لە چەند ساڵی ڕابردووی حکومی شیعەدا بەسەر عێراق ڕوویدا لە تەجروبەکانی ئەزموونەکانی ڕابردوو تاڵتر بوو. باڵێ بەڕێز کاروخ لە وێنە گشتیەکەیدا ئێساش نەهەیە گەڕوا لە کەناڵی گەلی کوردستان کە عادل عەبدولمادی سەرۆک وەزیرانی کاربەڕێکە دەڵێ باسی وایە کە نامەیەکیان لەبارەی شانەوەی هێزەکانیان لە ئەمریکاوە بەدەست گەیشتووە لە شکڵە گشتیەکەیدا لێکەوتەکانی ئابووری و سەربازی و ئاسایشی بە دوای خۆی داهێنێک شانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراقدا؟
بەدڵنیاییەوە چونکە عراق بەر لە هەموو شتێک بارودۆخێکی ناسەقامگیری هەیە و عراق مؤسساتی نییە، نەدام دەستگای یاسایی تۆکمەیە، نەدام دەستگای سەربازی تۆکمەیە، نەتوانیویەتی دام دەستگای جێبەجێکردن بە شێوەیەکی تۆکمەیی دروست بکە، بەڵکو ئێستا کۆمەڵێک کێشەل ئارادایە و شەقامی عراقی شەقامێکی پەرتە و ئێستا دابەش بووە بۆ شەقامی عراقی بۆتە دوو بەش، شەقامێکیان لە ساحەی تەحریر داوای لابردنی هەموو ئەو دەمو چاوانە دەکەن کە لە ماوەی 16 ساڵی ڕابردوو یاخود 17 ساڵی ڕابردوو نەیانتوانی عراق بێخنە سەر سیککە و سەر ڕێڕەوی دیموکراتی و تعددی و فیدرالی و ئەوەی کە لەو پێناوەدا ئەم دەستورە نووسراوەتەوە وەکو برای بەڕێزم ئوستاز بورهان ئاماژەی پێکرد. یعنی عراق ئێستا بە هیچ شێوەیەک ئامادە نییە تاوەکو ئەمریکا بەجێی بێڵێ، چونکە عراق ئێستا سەروەریشی پێشێل کراوە. عراق نە لە ڕووی ئابوووریەوە ئابوووریەکی تۆکمەی هەیە، نە لە ڕووی سەربازیەوە هێزێکی یەکگرتووی سەربازی هەیە، کۆمەڵێک میلیشیان لە دەرەوەی چوارچێوەی سوپای عراقن، لە دەرەوەی فەرمانی بڵێن سەرۆکی وەزیرانن کە بە گوێرەی دەستور فەرماندەگیشتی هێزە چەکدارەکانی عراقە و ئێستا دیارە کە دۆخێکی زۆر شلۆقی هەیە، حکوومەتەکەی کاربڕێکەرە و بەڕاستی باری ئابووری خەڵک لە ناوەڕاست و خواری عراق بارێکی زۆر قورسە و ڕێژەی بێکاری زۆر بەرزە و داهاتی خەڵک داهاتێکی نزمە. بۆیە بە شێوەیەکی گشتی دۆخی عراق دۆخێکی دەڵەمەیە و دۆخێکی ناسەقامگیرە، دۆخێکی ئاڵۆزە و بەرگەی ئەوە ناگرێت کە ئەمریکاش دەستی لێ هەڵبگرێ و ئەگەر ئەمریکا دەست لە عراق هەڵبگرێ ئەوە عراق دەبێتە نێچیرێکی زۆر لاواز بەدەست ئێرانەوە و ئەمەش ئامانجی ئێرانە بەڕاستی. ینی ئێران دیارە دەیەوێت کە عراق چۆڵ بێ لە نەیارەکانی کە ئەمریکایە، بەڵام ئەمریکاش پێم وانییە کە وا بە ئاسانی دەستبەرداری عراق بێ بۆ نەیارەکانی و مەحاڵیشە ئەمریکا ئەم پێگە گرنگە جیۆپۆلۆتیکیە یاخود ئەم پێگەی کە پڕە لە وزەی سروشتی بۆ وڵاتێکی وەکو ئێران چۆڵ بکات، چونکە ئێران بەڕاستی نیاری سەرەکی ئەمریکایە و دژی بەرژەوەندەکانی ئەمریکا ئیشی کردووە و کۆمەڵێک تاخم و میلیشای دروست کردووە لە 4 وڵات خۆتان دەزانن کە ئەمریکا مەبەستی بووە کە لە ڕێی سەرەتا لە ڕێی چەند قۆناغێکی سزا ئابوووریەکانەوە ئێران بخاتە ناو سنوورەکانی خۆی، نەوەک عراقی بۆ چۆل بکە بۆ ئەوەی بەهێز بێ و ئەمریکا ویستویەتی دەستی ئابووری ئێران ببڕێ و دەستی سەربازی ئێران ببڕێ لەم 4 وڵاتەوە ئەم 4 وڵاتە پاک بکاتەوە لە هەژمونی ئێران. ئێستا نایە عراقێک کاتە دیارەک لەسەر سنیەکی زێر بۆ ئێرانی بەجێبێڵێ و لەژێر فشاری ئێرانە ساحەی عراق چۆل بکە و گۆڕپانی عراق بۆ ئێران بەجێبەڵێ. بۆیە نە عراق ئامادەیە نە ئەمریکاش بۆ ئاسانیە دەستبەرداری عراقە بێ وەکو باسمان بەرز ئەگەر پێچوانێکینەوە بابەتەکە یاخو قسەکانی تۆ پێچوانەکەینەوە بەدیدێکی دیکە تەماشایکەین. کشانەوەی هێزە بیانیەکان لە عراقدا جۆرێک لە جۆرەکان سەروەری ژەگەڕێنێتەوە بۆ عراق. چەند دەستی وەکو خۆت ئاماژەت پێدا ئێران دوور بخاتەوە ئەمریکاش دوورە خاتەوە تا هەردوو وڵاتەکە پێکەوە دوورە خاتەوە. ئەنی پێدوانیە ئێستا کاتی ئەوەشە کە عراق خۆی خاوەنی سەروەری بێت و خۆی لەسەر پێی خۆی بوەستێت و بەو شێوەی کە تۆ ئاماژەت پێدا دەڵەمە نەبێت، پێدوانیە ئەم تەداخولەی کە هەیە ئەم دەزوەردانی کە هەیە لایەن هەموو وڵاتەکانەوە عێراقی بەم دەڵەمەیە هێشتۆتەوە؟ بەڵێ ئەگەر متمانە هەبێ لە نێوان ئەم وڵاتانی کە ئێستا لەسەر کێکی عراقا شەڕەکەن بەڕاستی بە جددیان بێ کە هەمویان دەست لە عراق هەڵگرن و کێشەی عراق بۆ هاوڵاتیانی عراق جێبێڵن، ئەوە بەدڵنیاییەوە پێم وایە کە بژاردەیەکی باشە. بەڵام نەمتمانە هەیە لە نێوان ئەمریکا و ئێران، نە هیچیان لە پێناوی ئەوی تر گۆڕپانی عراق چۆلەکەوە. لە 2003ەوە ململانەیەکی توندی بڵێن سەربازی و مەزهبی ئابووری هەموو سێکتەرەکان ململانەی تێدا بوو لە نێوان ئەمریکا و ئێران و بەڕاستی دەتوانم بڵێم لە 2003ەوە تاوەکو ئێستا تاوەکو ئیدارەی ترامپ ئێران سەرکەوتوتر بووە لە فەرزکردنی هەژمونی خۆی بەسەر عراقا و بۆیە ترامپ ئێستا دەیەوێت بەم شێوەیە کە سیاسەتەکە لەگەڵ ئێران و بەم شێوەیە دەستی ئێران لە عراقا ببڕێەوە بیەوێ بە هیچ شێوەیەک ئێران نەتوانێت وەکو جاران تەڕاتێم کا لە عراق و باڵا دەست بێ لە عراق و بە کەیفی خۆی سەرۆکۆزیران دابنێ و بە کەیفی خۆی سەروەتی عراق ببا و
عراق ببێتە دەرگایەکی ئابووری گرنگ بۆ ئێران بۆ ئەوەی نەفەسێک بدا لەم ئابلوق قورسە ئابووریە کە ئەمریکا خستوێتە سەری. ینی عراق بۆتە کەپچی فیدا بۆ ئێران بەڕاستی، ینی ئێستاش لەگەڵدا بێ بەشێکی زۆر هەتا بانکی مرکزی عراقی لەژێر هەژمونی ئێراندا ئەم دۆلارەی کە عراق هەیەی بەشی زۆریان بۆ ئێران دەڕوە. ئێران عراق بۆتە سیەکانی ئێران چونکە ئێران لەژێر ئابلوقەیەکی قورسی ئابووری ئەمریکادا لە ڕێ عراقەوە تا ڕادەیەک نەفەسی هەڵکێشاوە و نەفەسی وەرگرتووە. بۆیە پێم وایە کە ئێران دەستبەرداری عراق نابێ و لەبەر ئەوەش ئەمریکا بە بڕیارێکی سەرپێی پەرلەمان دەستبەرداری عراق نابێ بەڕاستی. ینی ئەمریکا وەکو باسمان کرد ئەمە خەونی ئێرانە کە بە هەر شێوەیەک بێ ئەمریکا لە عراق دەرکاتە دەرەوە، بەڵام ئەمە ناچێتە قالبی عملی و ئەگەرچی لە ڕووی یاسایی شۆ بڕیارێکە ئەنجومەنی نوێنەرانی عراق دەری کردووە بۆکو بڕیار نەکۆکو یاسا، بەڵام لە ڕووی پراکتیکیەوە پێم وانە جێبەجێ ببێ و بە هیچ شێوەیەک ئەمریکا ئەم بڕیارە جێبەجێ ناکە و دیاریشەکە وەکو برای بەڕێزم ئوستاز بورهان باسی کرد کە ئەگەر چی نامەیەک بڵاو بوویەوە، بەڵام ئەمە وەکو فیک نیوز وەکو هەواڵێکی ناڕاست بوو کە مارک ئێسپەر وەزیری بەرگری ئەمریکا ڕەتی کردەوە کە بە هیچ شێوەیەک ئەمریکا بیەوێ لەم زوانە دەستبەرداری عراق بێ لەبەر ئەو هۆکارانی باسمان کرد. زۆر باشە بەڕێز بورهان، لە تەرازووی کشانەوە هێزەکانی ئەمریکادا ئەمریکا کۆمەڵە بژاردەی قورستری وەک لە عراق لەبەردەستایە. ئەو بژاردانەی کە لەبەردەست ئەمریکادان دەکرێت بڵین گەڕانەوەی عراق بۆ ژێربەندی حوتی یاخود چاپتری حوتی نەتەوەی ئەنجومەنی ئاسایشێکەکە لە بژاردەکان یاخود گەمارە و خستنە سەر حکوومەتی عراق یاخود پێ بژاردننی ئەو خوێنە یاخود ئەو پارەی کە ئەمریکا بۆ ئازادی و سربەخۆی عراق ڕشتوێتی. ئەمانە ئەگەر بێنە سەرمێزی گفتوگۆ عراق خراپ باجەکەی ئەدات؟ بێگومان نەگەڕۆ بکرێ باجێکی زۆر قورس یێتە سەر عێراق و حکوومەتی عێراقیش ناتوانێت لی دەربچێت و گەلی عێراقیش ناتوانێت تەحملی ئەوە بک. بۆیە من ئەو پێشنیارم گوتم بڕیارێکی ئاوا لە توانای ئەوەدا نییە چەند فراکسیۆنێکی مەذهبی بیانێ لە جاتی هەموو گەلی عێراق ئەو بڕیارە بدەن و ئەگەر حکوومەتی عێراق چەندێک حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیش حکوومەتێکی دەست لە کار کێشاوەیە و تەسریب ئەعمالەوە لە ڕووی دەستوری و قانونیەوە دەسەڵاتی ئەوەی نییە معاهدات چ ئیمزای بکات چ هەڵیشی بۆشێنێتەوە و ئێستا عێراق لە فەراقێکی یاسایی و دەستوریدایە و دەکرێت انتخابات بکرێ یان سەرۆک وەزیرێکی تردا بندێ. خەڵکی عێراق داوای هەڵبژاردننی پێشوەختە دەکا ئەو بارودۆخەی کە ترەمپ باسی دەکا و ئەو لێکەوتانەی جەنابەت ئاماژەی پێدا ئەمەشتی زۆر قورسن ئەوەی کە ترەمپ بڵێ لە سزاکانی سەر ئێران لوبنان وڵاتەکانی تریش قورستر دەبێت کەمە عێراق دەگەڕێنەوە بۆ ساڵی نەوەتەکان و شعبی عێراق و ئەمنەوەی ئەمەش هەمووی سزاکانی نەتەوەی گرتەکان و ئەمریکامان لەبیرە لەسەر عێراق کە چ سزایەکی قورس بوون کە تاکە داهاتی عێراق نەوتە ئەگەر نەوت نەفرۆشێ توانای ئەویان نابێت. دوێنێ محەممەد حەلبوسی تەن بە ئاشکرا بە پەرلەمانتارە شیعەکانی وتی ناتوانین مستحقاتی مۆزەفینیش بدەین ئەگەر ئەو عقوباتانەمان بەسەراجێ بجێکەین لە بەسیترین شتیدا کە نەوت نەفرۆشی هەر لە دوێنێەوە بە کاروخ ئاماژە بێت سعری دیناری عێراقی چی هات بە لێدوانێکیان بە تویتێکی ترەمپ لەبەرەوە اقتصادی عێراق اقتصادێکی هەمومان دەزانین مەهزوزە هەڵوەشاوەیە ژێرخانی ئابووری نەماوە عێراق. ئەگەر لە سەردەمی سەدام حوسێنە کارگە هەبوو بنیەی اقتصادی عێراق بەخۆت بوو دەیتوانی بیتاقەی تەموینی وانە بە خەڵکی عێراق دابین بکاونانەکان دادی خەڵک لە برسان منێ. بەڵام ئێستا عێراق وڵاتێکی هیچ بنەمایەکی نیە هیچ کارگەیەکی نییە چاوی لە وڵاتانی دەرەدروسیە لە ئەوەڵ ڕۆژەکانی ئاوا عقوبە و سزایەکدا دار و بەردی هەڵدەوەشێتەوە. عێراق وەک دەوڵەتێک نامێنێتەوە یعنی قەرارێکی زۆر مەترسیدارە و دەخوازێ لە زووترین کاتدا یعنی شعبی عێراق ئەگەر ئەنجومەنی نوێنەران دانیشێ خۆپیشاندانی گەورە بکە ئەمە بە بەڕاپرسی جەماوەریەک لای بکرێتەوە کە هێزی بیانیان ئەو تەداعیات و لێکەوتانی کە ئەم بڕیارەی ئەم پەرلەمانتارە شیعە مەذهبیە وابەستانەی وڵاتانی دەرەودراوسێ دەیانوێت بەسەر عێراقا بهێنن و شعبی عێراق و گەلی عێراق بکەن بە قوربانی وڵاتانی دەراوسێ و ململانیەکانی ئێران و ئەمریکا بهێنن بەسەر خاکی عێراق و خەڵکی عێراق
بکەن بە قوربانی چونکە خەڵکی عێراق خۆی ساڵانێکی درێژە لە شێر ئابروقەی شەڕێک لە دوایەکانی سەدام حوسێن و ئەنفال و داگیرکردنی کوێیت و شەڕی جۆراوە جۆردایە پێویستی بەوە نییە جارێکی تر هێزی بێگانی چی زەرێکی دا ئەڵمانیا و بیابان و چی لە دوای حربی عالەمی دووە تاکو دوای شەڕی سات هێزی ئەمریکا پاراستنی و هیچ بودجێکیان بۆ دیفاع سەرنجەک ئەوان دایان پاراست ئەوان وڵاتیان تەعمیر دەکردەوە لە بواری پیشەسازی و سەنعەتا گەیشتن بە ترۆپکە و لوتکەڵکی سەدایان لە شەڕی کەنداویشەوە هێزی ئەمریکا پشتیوانی لە کوێیتەکە لە وڵاتانی ئەمە کێشە نییە بۆ شعبی عێراق بێ هێزەکانی ئەمریکا بە یاسا تەرتیب بکرێن قەواعیدەکانیان دابندێ ئەوان بە حیمایە ئەجوای عێراقن خەڵکی عێراق سەرقاڵی بنیادنانەوە بێت جێبەجێکردنی دەستور بێ دەوڵەتی مؤسسات بێ خۆی مەژغولکە بە بنیادنانەوەی وڵاتەکەی احتیمام بە سەناعەت بە پەروەردە بە تەندروستی بدام هیچ کێشێکی هاوڵاتی ئەگەر بنکەیەکی سەربازی ئەمریکا لە تاجی بێ لە کەیوان بێ لە گیارە بێ ئەمانە کێشەی گەلی عێراق نین و کێشەی گەلی عێراقەوەی خزمەتگوزاریەکانە چاکردنەی پەیوەندیەکانیەتی تێبەجێکردنی دەستورێتی مافی پێکاتەکانیەتی کۆتایی هێنان بە شەڕی تائیفی و ئیتنیکیە ئێمە جارێکی تر لە سەدەی 21 بگەڕێنەوە بە شەڕی تائیفی و کوشتن لەسەر ئیسم و ناو ئەمانە یعنی مشکلەی گەورن مصیبەتی گەورن کە ئەم هێزە وابەستە بە دەرەکی ئەم هێزە تائیفیانە ینی بە خەڵکی عێراق و هەموو لایەنە سیاسیەکانی بزان ئەمانە نەتوانن دەستور جێبەجێ بکەن نەتوانن دیموکراسی بۆ عێراق بهێنن ئەوەی کە شەقامەکانی عێراق لە سێمانی ڕابردوودا خۆپیشاندانی کۆڵنە دەرانەیان کردووە ئەمانەیان نەفرەت لێ کردووە لە 16 ساڵی ڕابردووە هەمومان بینیمان چیان بەسەر باشووری عێراق هێناوە بە ناوی مەزهب و ئاینەوە. زۆر باشە بەڕێز بوران شێخڕەو چاودێری سیاسی سوپاس کە لەگەڵمانە بوویت. هەروە بەڕێز کاروخۆشنا و سەرۆکی ئینستیتیۆی توێژینەوەی ئەمریکی کوردی کە لە هەولێرە لەگەڵماندا بووین. ئێوەش خواتان لەگەڵ.